بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، السلام عليكم السلام عليكم ورحمة الله وبركاته. ئەمڕۆژ بە پشتیوانی پەروەردگارە چینە سەر بابەتێ لە بابەتەکانی تر لە بەشی عەسرانمان باسی ئادابەکان ئەچینە خزمەتی ئادابی قورئانی پیرۆز. ئینسان چۆن لەگەڵ قورئانی پیرۆزدا مراعاتی چەند خاڵێک بکە لەگەڵ قورئانی پیرۆزدا بین و ئادابەکانی ئاکارە جوانەکان لەگەڵ قورئاندا بین ئینشاءالله. ئەگە تەماشاکەین لەگەڵ مانگی ڕەمەزانی پیرۆز، مانگی قورئان، شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. ئەمما گە مانگی قورئانە، لەگەڵ مانگی قورئانە ئینسان ئەبێ ئەو ئادابانەی کە هەیە ئینسان ڕەچاوی بکە. یەکێ لەوانە یەکەمیانە چینە سەری بابەتی ئیخلاس. ئەبێ ئێمە کاتێک قورئان ئەگرینە دەستەوە دڵمان لەگەڵ خوای خۆمانە ڕێککەینەوە، چاککەینەوە، باشکەینەوە. خوای گەن ئەم قورئان خوێندنمە لەبەر ڕەزامەندی تۆیە، بۆ تۆ دەخوێنم بۆ ئەوەی ئەجر و پاداشتم لێسکەوێ. واتە ئەبێ خاڵیسەن لیوەجهی الله الکەریم ئەم کارە بکەین کە کاری قورئانە و هەموو عیبادەتەکانی تریش هەروایە. چونکە ئەگەر ئیخلاسی تیا نەبێ خوا ناوێتی لە هەموو کردارێکە مەرجێکە. کردار ئەبێ ئاکار و کردار ئەبێ ئیخلاسی تیا بێ. و ئەوەش بزانی کە ئەم قورئانە دەیخوێنی تۆ ئەجر و پاداشتێکی یەکجا زۆریە. بۆیە قەت بەوە نەبیت کە وابزانی هیلاکەبی بەدەست قورئان چەندێک زۆر بخوێنی وابزانی هیلاکەبی یان شتێ. چونکە پێغەمبەریانە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێ من قرأ حرفا من كتاب الله فله به حسنة والحسنة بعشرة أمثالها. واتا هەر پیتێک دەخوێنی خێرێک یەکش ئەبێتە بەدەقات. لە ڕەمەزانشە بە زیاترش ئەچێ. بۆ نمونە ئەڵێی بسم الله یان ئەڵێی ئەلیف لام میم. کە تەماشای بەس ئەلیف لام میم سێ پیتە، سێ حەسەنە، پاشانش دەکا سی حەسەنە، سی خەیر پاداشتە دەست ئەکەوێت تایدا. دووەمیان وا باشە ئینسان کە قورئانی خوێند سنەتە ڕووبکە لە قیبلە دانیشێ. ئەگەر پێت کرا ئەگەر گونجا ڕووبکەی لە قیبلە چاکترە و باشترە کە قورئان بخوێنی. ئەمجا بە ڕێک دانیشی. ئادەبی قورئان ئەوەیە بە جوانترین شێوە. چونکە تو لاپەڕی قورئانت هەڵداوە، ئیتر تۆ گفتوگۆ ئەەکەی لەگەڵ خوادا. تۆ گفتوگۆ ئەەکەی. ناکرێت بەندەیەک لەگەڵ خوای خۆیان، خوای متعال، خوای پەروەردگار کە گفتوگۆ بکە شێوازەکەی جوان نەبێ دانیشێ. ولله المثل الأعلى. تەشبیه نەبێ. ئێستا تۆ لەگەڵ پیاوێکە قسە بکەی معقولە پاڵکەوی و قسە بکەی؟ ناکرێت. معقولە تو لە شوێنێک بی شیاو نەبێ لەگەڵ ئەم ئینسانە. ولله المثل الأعلى تەشبیه نەبێ بەخوا. ناکرێت تۆ لەگەڵ خوای پەروەردگارە گفتوگۆ بکەی شێوازەکەی نەبێ. بتوانی جوان دانیشی ئەگە بتوانی لەسەر قنجک یان لەسەر هەردوو پادانێ و شێوەیەکی جوان قورئانەکە بخەی دەبان تەختەیەک یان بخیتە بانڕانت جوان دای بنەی شێوازێک بێ شێوازێکی جوان پیشان بدەی بەخوای پەروەردگار. ئەوە گرنگە. ئەبێ ئینسان سێمیان باش وایە دەستنوێژی هەبێ، باش وایە. دەستنوێژی نەبێت توانێ قورئان بخوێنێ. لای هەندێک عولەما ئەتوانێ، لای هەندێکیان ئینشاڵڵا نەخێر، بەڵام ئەوەی ئەتوانی، بەڵام هەموویان متفقن لەسەر ئەوەی کە باشتر وایە، چاکتر وایە کە دەستنوێژت هەبێ. دەستنوێژت هەبێ قورئان بخوێنی. مانای ئەوە نییە کە دەستنوێژت نەبێ ئیتر ناتوانێ قورئان بخوێنی. بەڵێ ئەتوانی، بەڵام باشتر وایە. لە شپیسی ناتوانێ قورئان بخوێنی. ئەگەر جەستەت بێنوێژ بێ بڵێین ناتوانێ قورئان بخوێنی بەچی لە مەصحەف لەناو قورئاندا، بەڵام لەبەر ئەتوانی بخوێنی. لەناو موبایل هەندێک یاوتیانە ئەتوانی، والله ئەعلەم موبایلش ئەتوانی بخوێنی تایدا، بەڵام باشتر وایە ئەو لەشگرانیە لای خۆت لادەی، لەسەر خۆت لادەی، ئەمجا بشتە حضوری خوا. جوانتر وایە
کە تۆ لەسەر لە حزوری خوادا قسە ئەەکەی گفتوگۆەکەی ئەبێ ئەوانە تۆ هەر باشتر و چاکر وایە کە لای بدەی کە نەمێنێ لەسەری. ئەمجا پێشدا سنەت وایە لە ئادەبەکان یەکسەر دەست نەکەیتە ئایەتێکی قورئان أعوذ بالله من الشيطان الرجيم لبداية كدس بيكي فاشانش بسم الله الرحمن الرحيم استعاذة أمجا بسملة استعاذة أكي أقل لنا وراس شو دسي بيكت أعوذ بالله من الشيطان الرجيم آياتك أخواني بسم الله نايا بو ختمة كت كتوابيكي بتواني تايدا بلام أمانان دخواني لبيشي فاشانش بسم الله أخواني بس أو سورة أنا نبي سورة لك القرآن أو بسم الله لسناكي سورة توبة كنيتي وأحكامي خوي وتايبت مندي خوي هي خالقي تر أويا خوێندنەوەی قورئان لەسەر خۆی بەجوانی لەسەر خۆی بەجوانی ئەوە گرنگە یعنی قورئانە خوێنی بۆ ئارامی دڵە بۆ سوکنایی دڵە بۆ ئەوەی ئیسفادە بکەی لەو قورئانە پەلە نەکەی چونکە پەلە بکەی هەڵاکەی پەلە بکەی تامی نییە چێژی نیە قورئان ئاتوانی لەسەر خۆ قورئان جوانە خوێنی چاکە خوێنی بۆ ئەوەی تەدەببۆر فکرتش لای بێ بۆی ئەم ئایەتە بزان بەشکم تێبگەی لەسەری ڕاوەستی لایەتەکان تایدا ئەمە گرنگە ئینسانی مادار ڕەچاوی بکە وەڕەتیل القورئانە تەرتیلە خوای پەروەردگارە فەرمێ تەرتیل یعنی ئەوەیە کە بە تەجویدەوە ئەوەیە کە لەسەر خۆت بۆ ئەی تەفەقه تێگەیشتن لە ئایەتەکان بکەی چۆن پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام ما ئەذان الله لشيء ما ئەذان لنبي حسن الصوت واتە خوای پەروەردگار ئەوەیە کە ئینسان لێرەدا باس ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باس ئەوەکە کە ئینسان بە جوانی بە چاکی بە باشی بە دەنگێکی خۆش کە قورئانەکە ئەخوێنێ پیتەکان و وشەکان و کەلیمەکان و بە جوانی دەرەچێ کە ئەمە باشترین و چاکترین قورئان خوێنە کە دەیخوێنێت تایدا کەواتە ئەوانەی کە جوانی ئەکا قورئانەکەی ئەوەی کە جوانێکە لە قیرائەی خۆتدا دەتوانی ئەمە ئەنجام بدەیت و ئەبێ لەگەڵ قورئانشدا بەڕاستی ئەبێ لەگەڵ قورئانشدا ئەوانەی کە خوا گیان داوامان لێەکە ئێمە کە چاکە ئەنجامی بدەین ئەوەی کە خراپە نەیکەین سەبع لەجار قورئان کەسێکەی خوێنێ ابن مەسعودە فەرمێ ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ سەحابەی نازداری پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەفەرمێ قورئان خەڵکانێکەیە قورئانە خوێنن بەڵام خۆیان نەعلەت لە خۆیانەکەن فەرمویان ابن مەسعود چۆن یعنی وتی ئەی چۆن کابرا ظالمە ستەمکارە خوای گەورەش لە قورئانە فەرمێ ئەلا لعنەت الله على الظالمین یعنی چی لعنەتی خوا لەو کەسانی کە ستەم بکە کابرا لەوەی ئەگە ستەم بکە و قورئانش بخوێنێ لعنەت لە خۆیەکە چونکە ئەبێ ئەو ڕەفتارانە ئەوانەی کە لەناو قورئانە خراپە داوامان لێکە ئەنجامی نەدەین ئەبێ وامان لێ بکە ئەم مانگە پیرۆزە مانگی ڕەمەزانی پیرۆز ئەو شتە خراپانە نەکەین ئەگە کوردومانە نەیکەین ئەگەر نایشیکەین سوپاسی خوا بکەین زیاتر خۆمان دوور بگرین تایدا بتوانی لەگەڵ قورئاندا بەدڵەوە قورئان بخوێنی بۆی فرمێس بە چاوەکان تا بێتە خوارەوە پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی السەڵاتو وەسەلام اتلوا القرآن وابكوا فإن لم تبكوا فتبكوه ئەفەرمێ قورئان بخوێنن بە گریانە ئەگەر نەتانتوانی بە زۆر گریانی بێنن بۆ خۆتان چونکە گریانش بەوە نییە بە لەحکەی ئیلا ئەو دڵە تامۆزەی قورئانەکە بێ و لە قورئانەکە تێبگەیشێ بە جوانی ئەمجا خوشوعێکی بۆ دروستە بێ جەوێ دروستکەی بۆ خۆت بتوانی ئەمە تیای دێ ئەمەی تیا بێ چونکە پێغەمبەری خوا فەرمی عەینانی لا تەمەسهم النار دوو چاوەیە ئاگری جەهەنەم نایستێنێ چاوێک چی لە پێناوی خوادا ئێشک بگرێ هەرسیات بگرێ پیا چاوێکش کە چی لە ترسی خوادا بگیرێ بڵێ ئەمە کە یەکێ لەوانەیە حەقی چاو ئەوەیە چونکە ئێمە کاتێک قورئان خوێنین زۆر جار ئەبێ لەگەڵ قورئاندا بین فکری لێ بکەینەوە لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا قرآن بخسر أو جوانا تحملي ناكا أي تخوا قرآن بخوان دلي منو تو تحملي يعني دلي منو تو لو جبلانا رقتر تو قريانة ثلاث باشا قلنا بقري بدلي خود شو كدل الزور برد لبرد رقتر قرآن نرمينك أبيتي نرميك كلامي خوا أم قرآن ليس سربو سرب خواني أما أقل نرمينك أو دل براستي الرقم
ئەبێ ئێمە خەفەتێ دڵەکانی خۆمان بخۆین پێشەوەی دڵەکانمان بمرێ. بۆی خی پەروەردگار چە فەرمی ئەفەلا یەتەدەبەڕون القورئان ئەم عەلا قولوبهم ئەقفالها، واتە ئایا لە قورئان ئەم کاتێک قورئان دەخوێنن دڵەکانتان مچرکە ناکات، دڵەکانتان ڕاناچەڵێکێ لە کەلامی خوا. چونکە پیاوچاکان زۆریان وا بوون قورئانیان خوێن لەگەڵ قورئانە گریان، بیریانە کردەوە لە ئایەتەکان، بیریانە کردەوە لە وشەکانی پەروەردگار، بیریانە کردەوە لە وعدە خۆشەکانی خوای گەورە بە ئیمانداران دایەتی، و بەو کەسانیشی کەوا سەرپێچی خواکەن خوا تۆڵ و سزای داناوە بیریان لێ کردەوە. کەواتە ئەبێ قورئان ئێمە تەدەبوری تیا بکەین، ئەبێ قورئان بە جوانی بە چاکی. خاڵێکی تر ئەوەیە لەگەڵیدا بینتیایدا. خاڵێکی تر ئەوەیە لەوانەی کە ئادابی قورئانە ئەوش ئەوەیە ئەندازەی بۆ نمونە خوێندنی قورئان بزانین لە خۆماندا. پێغەمبەرگیانە فەرمێ صلی الله عليه وسلم من قرأ القرآن في أقل من 3 لم يفقهه، واتە ئەندازەیەک دانی. پێغەمبەری نازان لەم حەدیثە فەرمێ هەر کەس 3 ڕۆژ کەمتر قورئان بخوێنێ ئەوەیە کەچی لە قورئان تێنەگەیشتووە. مەبەست ئەوە نییە ئەمە کاتەکەی، مەبەست ئەوەی لێرە یعنی قورئانە بخوێنێ تەشبیه نەبێ بۆ کەلامی خوا، تەشبیه نەبێ بۆ کەلامی خوا، وەک جەریدە بخوێنێ. هەزەلامە یسەبونە معاکە ئەوەی سوودی ئێوە ناگرێ. ئەو بە چییە؟ لاپەڕەکان ئەو دیمەکە ئەنا ئەو سوودە چی؟ ئەوە چی یعنی؟ ئەوە چی یعنی؟ ئاواکە یعنی ئەمە قورئان نییە بەڕاستی. ئەو قورئانە لەکوێ؟ قورئان لەکوێ دانیشی؟ ئەعوذ بالله من الشیطان الرجیم بسم الله الرحمن الرحیم. ئاوا فەرقێ دوو بەدەمی خوێنی بە شتێکی تر جیاوازە. چونکە بێ قورئانە ناژین تەسیرمان تیا بکە، جەوێ دروستکەین، شتێ دروستکەین بۆ خۆمان، قورئانەکە تەسیرمان تیا بکەوە گرنگە. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ قەزدی ئەم حەدیثە قەزدی ئەوەیە چونکە ئەم حەدیثە ئەبێ بە حاڵەت تێ نەگەین. ئەگەر وا لە یەکی دەینەوە سەحابە هەبووە لە باسمان کرد لە کاتی تردا کەسی خەتمەی کردووە ئیمام شافعی، ئیمامەکانی تر 60 خەتمیان کردووە. تو ئەگەر ئەمە حەدیثە وا تێبگەی لەوەی ئەو پیاوە بێژی ئەوانە غەڵەتیان کردووە. بەس وانە قەزدی مەبەستی ئەم حەدیثە پەلەکردنە، وەی ئیسفادە لە قورئان نەکەی، قەزدی ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. ئەمجا یەکێتر لەوانە ئەو سونەتە بتوانی ئەگەر شوێنەکە بگونجێ، شوێنێک هەبێت دەنگ هەڵبڕی باشە، شوێنێکش نەبوو کەپی ئەتوانی سە لە مزگەوتە ناگرێ خۆ هەمومان دەنگ هەڵبڕی، بەڵام لە ماڵی خۆت ئەتوانی یان مزگەوت چۆڵ بکەمێ بۆ خۆت دەنگ هەڵبڕی ئەتوانی. سونەت وایە، چاکتر وایە. چونکە پێغەمبەرگیانە فەرمێ صلی الله عليه وسلم لەو فەرمایشتەدا ئەفەرمێ الجاهر بالقرآن كالجاهر بالصدقة والمسر بالقرآن كالمسر بالصدقة. واتە ئەو کەسەی کە بەدەنگ هەڵەبڕێ قورئان دەخوێنێ وەک ئەوەی خێر بە ئاشکراکە، ئەو کەسەیشی یعنی خێر بە ئاشکراکە، و هەرکە ئەو کەسەیشی کەوا دەنگ کە وەکەوەی خێر بە شاراوە نێنی دەکە. ئەمە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لەبارەی ئەوەی کە ئینسان دەنگ بەرز کاتەوە. کۆبوونەوە بۆ قورئان خوێندن ئەمش گرنگە، خۆی ئەمانە ئیسفادەیە بەڕاستی. قورئان مەجالیس زۆر مهمە. تۆ ئەگەر پێت ناکرێت لە مەجالیستا قورئانش بخوێنی بۆ خۆت دانیشە گوێ بگرە زۆر ئیسفادە دەکەی. بخوێنیش طبیعیە، چەند ئایەتێک بخوێنە. مەجالیسی قورئانمان ئەبێ زنی بکەینەوە بەڕاستی. ئێمە مردووین، یعنی مردووین، عیبادەتەکانمان بەڕاستی مردووە. ئێستا گشتمان خەتمە ئەکەین، گشتمان زۆرینەمان لەم مانگا خەتمە ئەکەین. بڕات هەبێ من قەناعەتم وایە گشتمان دانیشین بە یەکەوە یەک خەتمە بکەین، حەقم نییە لە خێر باس خێر ناکەین، زۆر ئیسفادە ئەکەین سەدقات لەو خەتمانەیە کە خۆمان دەیکەین. با هەرێکی یەک ئایەت بخوێنین. ئێستا بۆ نمونە 100 کەسین، با هەرێکی یەک ئایەت بخوێنین، زۆر نا یەک ئایەت بخوێنە، بەڵام ئەم ئایەتە مەیلە ئەم پیاوە بچێ لە ئەحکامە، مەیلە بچووکترین هەڵەی لێ بگرە، 100 زەلام دانیشە 100 ئایەت، ئەو ڕۆژە تۆ 100 ئایەت ئیسفادە دەکەی. یعنی بە خلال 2 دەورەی ئاوا تۆ فێری قورئانە بی. زۆر جار ئێمە ئەتوانین شت ئاسانکاری بکەین بۆ یەکتری بۆ خۆمان، بتوانین دوای ڕەمەزان یان ئێستا ڕەمەزان هەمومان خەتمی، دوای ڕەمەزان بتوانین هەمومان بەیەکەوە ختمەیەک دانین، هەمومان ئەتوانین ڕۆژی چەند ئایەتێکی کەم با بخوێنین.
بەڵام گرنگەوە لە دوای لەو سەرەوە تەواومان کرد قورئانێکی ڕەوان و پوخت و جوان هەمومان فێر دەبین. ئەوانەیشی کە خوێنەوەریان نییە، ئەوانەشی کە تااقەتیان نییە، ئەتوانن بەس بخۆیان کاتیان هەبوو بێن دانیشن، کاتیان هەبوو زۆر خۆشە. ئەمجا ئێمە پەرە بدەین بە دەنگ خۆشەکانمان. هەر کەسێ دەنگی خۆشە بیتێنە پێشەوە، دەستی بگرین فێری بکەین، چونکە پێویستمان پێەیە. بڕواتان هەبێ ئەمە ئێستا گشتمان حەزەکەین خێرکەین. بەخوا قورئانێ دەنگ خۆشە بیخوێنە و قورئانێ دەنگ خۆشە نەخوێنێ، بەخوا فەرقی زۆر زۆرە، زۆر زۆرە برا، لەزەتی لێ نابینێ ئەو قورئانی کە کەسێکی خوێنە دەنگی خۆش نییە. بەیسە بانگ بەخوا بانگ بێژی، بەخوا ئەو بانگەیە کە بیدا دەنگی خۆش بێ، هەتا تەواوە کاژی 100 جاری ڕەحمەت لە باوکت. بەخوا ئەوەکەی تر کە بانگەدا دەنگی خۆش نەبیانی قەزبان، قەزب دەنگی خۆش نەبێ، خەڵک ئەگەر قسەش نەکا بەدڵی نییە وەزاکە. ئەمە توانین ئەو کەسانە، یعنی ئەمە بانی کەین، ئەوانەی کەوا دەنگیان خۆشە کۆی کەینەوە، بەشی مەقاماتێ فێریان بکەین جوان بە جوانی بە چاکی. چەند برا هەیە، ئەو برایە لەوە شەهادەیان هەیە، توانین بچینە خزمەتیان شەهادەیان لێوەرگرین بۆ ئیسفادە بکەین، زیاتر لە قورئانەکەمانە بتەوتر بین، چاکتر بین، باشتر بین ئینشاء الله تعالی. لەیرا ڕاوەستین و خی گەورە بیکاتە مای خێر قورئان بۆ هەموو لایەکمان بیکاتە شەفاعەت لە ڕۆژی دوایدا، داگری دۆزەخ نەجاتمان بدا و لە ساحەی مەحشەردا بیکاتە شەفاعەت بۆ هەموو لایەکمان. ئەو قورئانە پاداشت و خەیری بۆ خۆمان و مردوەکانمان خی گەورە بینێرە ئینشاء الله. ئامین ئامین والحەمد لله رب العالمین وآخر دعوانا الحمد لله رب العالمين.